سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم سەرەتا بابزانین لە کوردستان و جیهان چی دەگوزارێت کە حەفدە حالەتی دڵنیابوو یان چەسپێنراوە بۆ تا ئێستا بەڵام هێشتا تیمەکان و بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ بەڕێوەتی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان لە دەربەندیخانەوە ڕایگەیاند تا ئێستا 17 کەس لە قەزاکە تووشی کۆڕۆنا بوون و دۆخی تەندروستیان باشە و چەند کەسێکیشیان چاک بوونەتەوە. بە گوێرەی راپۆرتێکی وەزارەتی تەندروستی ئێران تا کۆتایی مانگی 5 ئەم ساڵ بەلانی کەم 1 ملیۆن کەس لە ئێران تووشی کۆڕۆنای نوێ دەبن. سێ کەسی دیکە لە ئیتالیا بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش لە 75,000 کەس نزیک دەبێتەوە. نەتەوە یەکگرتووەکان 2 میلیارد دۆلار بۆ پلانی مرۆیی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنای نوێ تەرخان دەکات و یونیسێفیش ڕای دەگەێنێت ڤایرەسەکە قوتابخانەکانی لە 120 وڵاتی جیهان داخستون. سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت سەردانی قەزای دەربەندیخانی کرد و دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی قەزاکە بە کوردستان 24 ڕاگەیاند 7 کەس لە قەزای دەربەندیخان تووشی کۆڕۆنا بوون و دۆخی تەندروستیشیان باشە و هەندێکیشیان بەرەو چاکبوونەوە دەچن. وەزیری تەندروستی سوپاسی خەڵکی دەربەندیخانیشی کرد کە لە ماڵەکانیان ماونەتەوە و گوتیشی مانەوە لە ماڵ تاکە ڕێگایە بۆ خۆپارێزی لە ڤایرەسی کۆڕۆنا. کە حەفدە حالەتی دڵنیابوو یان چەسپێنراوە بۆ تا ئێستا بەڵام هێشتا تیمەکان و بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ بەڕێوەتی تەندروستی قەزای دەربەندیخان بەردەوامن بۆ گەڕان بە دوای حالەتەکان. ڕەوشی نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی جێگیرە باشە و ژمارەی چاکبوونەوە شەیەوە هەندێک نەخۆشی تریش لە قۆناغی کۆتایی و چاکبوونەوە دەرچوونن بۆ ماڵەکانی خۆیان. بەڵێ خۆشەویستان بێگومان بڵاوبوونەوەی ئەم ڤایرەسە لە کوردستان گەیشتۆتە قۆناغێکی نوێ. با ئێستا بزانین داتاکان و ئامارەکان چییە لە کوردستان چیمان پێدەڵێ ژمارەکان چەندە. لە بە شێوەیەکی گشتی ئێستا لە جیهاندا 452,241 کەس لە سەرەتای سەرهەڵدانی ئەم پەتایەوە واتە نزیک دەبینەوە لە 9 ملیۆن کەس بە توشبوون بە کۆڕۆنای نوێ بە کۆڤید-19 ئەمە لە سەرەتاوە. بەڵام کەیسی نوێ کە دەڵێن کەیسی نوێ واتە لە 24 کاتژمێری ڕابردوو 29,714 کەسە تا ئەم ساتەی ئێمە قسەی تێدا دەکەین ئەوەندە حاڵەتی نوێ هەیە. گیان لە دەستدان بە شێوەیەکی گشتی لە دنیاە 20,495 کەسە بەڵام چاک بوونەوە 113,121 کەسە کەواتە بەردەوام ژمارەکان لە گۆڕانکاریدایە بەردەوام پێمان دەڵێن کەوە ژمارە خراپەکان بەداخەوە لە زیادبووندا هەیە بەڵام هیوایەکیش هەیە ئەویش ئەوەیە کە ژمارەی چاکبووەکانیش ڕۆژانە زیاد دەکات. هیوادارین ئەم ژمارەیە وای لێبێ زۆر زیاتر بێ لەوانی کە توش بوون. بە شێوەیەکی گشتی ئەوانی کە ئێستا حاڵی حاضر نەخۆشیەکەیان هەیە واتە کەیسی کاران حاڵەتی کاران یان ئاکتیڤ کەیسز ژمارەیان 318,543 کەسە. لەمانە 304,736 کەسیان کە دەکات بە ڕێژەی 96 ئەمانە بارودۆخی تەندروستیان جێگیرە. بەداخەوە 404یان کە دەکات 13,807 کەس ئەمانە بارودۆخیان جێگیر نییە و لە نەخۆشخانەکان پێویستیان بە هاوکاری زیاتر هەیە و هەندێکیشیان پێویستیان بە ئامێری دەستکردی هەناسەدان هەیە. بابزانین ئەم ئامارانی کۆڤید-19 لە هەرێمی کوردستان چۆنە. بەداخەوە ژمارەکە لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 99 کەس 99 کەس لە هەرێمی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکە لە هەرێمی کوردستان توش بوون. دوانیان گیانی لەدەستداوە و خۆشبەختانە 27یان چاک بوونەتەوە. ئەگەر ئەم ژمارە دابەشی سەر شارەکان کەین بۆ ئێوەی خۆشەویست بزانن هەر کەسە و لە پارێزگای خۆی چەند حاڵەت هەیە لە شاری هەولێر 30 حاڵەتمان هەیە 30 کەس دەستنیشان کراون هەتا ئێستا کە ئەمانە کۆڤید-19 و ڤایرەسی کۆڕۆنای نوێیان هەیە. لە سلێمانی بەداخۆ ژمارەکە زیاترە تا ئێستا 66 کەس لە پارێزگای سلێمانی توش بوون بەم ڤایرەسە بەداخۆ دوانیان گیانی لەدەستداوە خۆشبەختانە 27 کەسیان چاک بوونێتەوە. ئەمە ئەو هیوایە کە بە ئێمەی دەدا ڕێژەی چاکبوونەوە هیوادارین ژمارەکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت. لە شاری دوهۆک 2 کەس توش بووە
تا ئێستا لە ژێر چاودێری پزیشکیدان تەندروستیان جێگیرە لە پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە حاڵەتێکمان هەیە توش بووە. ئەمە لە هەرێمی کوردستان ئەو 99 حاڵەتە بەم شێوەیە دابشکرا بوو. ئەگەر بین تەماشا بکەین لە عێراق واتە بە هەرێمی کوردستانیشەوە ژمارەی توشبووان 316 کەسە واتە ئەوەندە کەسە جارێ دەستنیشان کراون کە گومان دەکرێت لەبەر ئەوەی لە هەندێک لە شارەکانی ناوەڕاست و باشوور لەبەرەوەی خۆپارێزیەکی وەکو پێویست نییە لایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست نەیانتوانی و کۆنتترۆلی و دۆخەکە بکەن لەوانەیە ژمارەی تری شەبێ کە بەداخەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی دووبارەی دەکا دەڵێتەوە کە عێراق ئەگەری ئەوەی هەیە ژمارەکەی زۆر زیاتر بکە. لەو ژمارەیە 75 کەسیان چاک بوونەتەوە و 27 کەسیان گیانی لەدەستداوە. ئەمە ئەو داتایانە بوو کە هۆکاری ئامارەکەی کە بە ئێوەی خۆشەویستی دەگەێنین بۆ ئەوەیە کە هەم لە چاکبوونەوەکانی هیوایە گۆرگرین و هەمیش لەوانی کە ژمارەکە زیاد دەکا بەداخەوە زیاتر سوورمامکە بۆی ئێمە خۆمان پارێزی. دەچینە هەواڵێک تایبەت بە ئێران بەپێی راپۆرتێکی وەزارەتی تەندروستی ئەم وڵاتە تا کۆتاییەکانی مانگی 5 ئەم ساڵ بەلانی کەمەوە 1 ملیۆن کەس لە ئێران تووشی کۆڕۆنا دەبن. ڕۆژنامەی شەرقی ئێرانی بە پشتبەستن بە زانیاریەکانی وەزارەتی تەندروستی ئێرانی بڵاوی کردوەوە کە بەپێی ئاستی کوارانتینە و جیاکردنەوە لە چاودێری ئەو وڵاتەدا پێشببینی دەکەن تا کۆتایی مانگی 5 ئەم ساڵ لە سەرتاسەری ئێران نزیکەی 1 ملیۆن کەس تووشی کۆڕۆنا بن. ئەمە لە کاتێکدایە سەرەڕای هۆشداریەکان و تەشەنە سندنی ڤایرۆسەکە لە ئێران هێشتا دەسەڵاتدارانی ئەو وڵاتە ئامادە نین کوارانتین لە وڵاتەکەیان ڕابگەێنن. خۆشەویستان بێگومان مەترسی ئەم ڤایرۆسە ئەوەیە کە کەسێک لە کەسێکەوە وەردەگرێ. ئەم ڕێژێش ڕێژەی بڵاوبوونەوە واتە گواستنەوەی لە یەکێکەوە بۆ یەکێکی تر بەپێی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی داتایەکی بەرزەواتە کەسێک دەتوانێت خەڵکێکی زۆر بە شێوەی قۆناغ توش بکە. بۆ نمونە ئەگەر ئێمە تەماشای ئەم گرافیکە بکەین ئێستا بۆمان دەرەکەوێت کە ئەگەر بزانین بەپێی ئەو زانیاریانی کە تا ئێستا کۆکراوەتەوە ئەگەر کەسێک توش بوو بێ یەک کەس توانای ئەو کەسە بە کۆنتاکتکردنی بە لە ڕێگەی پژمین و کۆکەکەی توانای هەیە کە 2.5 بۆ 3 کەسی تر توش بکە کە دەڵێن 2.5 بێگومان مەبەستمان لە ڕێژە یەکەیە بەڵام با ئێمە ئەوهای لێ بکەین ئەگەر کەسێک توانی 3 کەس توش بکە واتە لە بینی 2 بۆ 3 کەس توش دەکا با ئێمە بە حسابی ئەو بکەین 3 کەس توشکە ئەم 3 کەسە کە توش بوون توانای چیان هەیە توانیان هەیە ئەمانیش بە ڕێگەی خۆیانەوە ژمارەکە بکەنە 9 واتە 3 کەس بوو 1 کەس کردێ 3 کەس ئێستا بووە 9 ئەم 9 کەسە ئەگەر هاتوو دەستنیشان نەکرێن کوارانتین نەکرێن لە تێکەڵاوی بەردەوام بن ببنە هۆی ئەوەی کە بە ئەو شلە و دەردراوانەی کە لە لووت و لە هەناسەدانیانەوە دێتە دەرێ و دەکەوێتە سەر ئەو دەستکی دەرگاکان ئەکەوێتە ئەو شوێنانی کە هاوڵاتیان یان ڕاستە و خۆ بپژمن لە ناو ژوورێکی داخراوە لەوانەیە هەڵی بمژن و تووشیان بکە 10 جار لەو ڕێژەیە زیاتر دەبێت کەواتە ئێمە ئەگەر دەگەڕینەوە خاڵی یەکەم لە یەک کەسەوە 10 جاری 9 کەس واتە 10 هەندەی خۆی کە گەیاندوێتێ 9 کەس زیاد دەکات چی لێ دێ ئەمانە تەماشای ئەم لایە بکەن زانن ئەگەر ئەوانە بە هەمان شێوە توشبوونەکە بگوازنەوە ژمارەیەکی زۆر ترسناک هەر پێویست ناکات بشیڵن 59,000 و ئەوەندە کەسە توانیان هەیە توش بکەن کەواتە ئەمە ڤایرۆسەکە کێشەکەی ئەوەیە کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە خێرایی دەگوازرێتەوە ئەمە تاکە مەترسیە کە بە شێوەیەکی گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە پێتان دەڵێ لە ماڵەوە بن یان تێکەڵاوی نەبن ئەمانە وات لێ دەکا کە ئەم ژمارە مەترسیدارانە وامان لێ دەکا کە سوڕبین لەسەر ئەوەی بڵین کاکە لە ماڵەکان با بمێنینەوە هەمومان بۆی تێکەڵاوی نەکەین بۆی احتیکاک نەبێ ئەم ژمارەیە کە ئەوها زۆر دەبێ بێگومان بەخۆی ڕێژەی گیان لە دەستدان بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ بە کۆڤید 19 بە پێی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی 2 لە بۆ 3% ئەو کەسانی کە گیان لە دەست دەدەن بەڵام ئێمە ئەگەر
نسبەی واتە ڕێژەی ئەم ژمارەی وەرگین کە تەنها لە یەک کەسەوە توش بووە بە نزیکەی 3.4% ئەو کەسانە کە توش دەبن واتە لە هەر 100 کەسیان نزیکەی 3 لە بۆ 4 کەس لەوانەیە گیان لەدەست بدە ئەگەر هاتوو بەو شێوە قۆناغانە تێپەڕ بێ ئەوەی ئێمە باز دەکەین بێگومان لە هەر قۆناغێک لە قۆناغەکاندا هەتا نەگاتە ئەو ژمارە زۆرە توانای کۆنتترۆلکردنمان هەیە بەشێکی کاری لایەنە تەندروستیەکانە بە کوارانتینکردنی ئەو شوێنانە واتە کە دەڵێ پابند بن بە کوارانتینکردن واتە کە شوێنی کوارانتین دەکرێت هی ئەوەیە بۆی نەگەینین ئەم ژمارە ترسناکانە کەواتە ئەگەر هاتوو یەک کەس لە شوێنەکەی خۆی 3 کەسی توش کرد لەو مەرحەلێ پێزاندرا ئەوە شتێکی زۆر باشە و هاوڵاتی دەبێت لەوەیانە هاوکار بێ پاشان لەو ژمارەش بەڵام کە زیادی کرد و کە ڕۆیشتە ئەو ژمارە زۆرەی کەسەکان دڵنیا بن بە پێی شوێنی جوگرافی بە پێی ئەو شوێنی کە تێیدا دەژین ئایا چەندی کەسانی نەخۆشی تێدایە ئایا چەندی کەسانی پیر و پەککەوتەی تێدایە ئایا چەند کەسی تێدایە کە توانای ئەویان نییە یان ئەو توانە زەهنیان نییە کە ئاگیان لە خۆیان بێ بێگومان بەداخەوە ڕێژەی گیان لە دەستان زیاد دەکات کەواتە سوود لەم داتایە چی بوو ئەم زانیارانە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ کە مانەوە لە ماڵەوە تێکەڵ نەبوون لەگەڵ کەسانی تر بۆی ئەگەر خوا نەخواستە هەر کەسێک لە ئێمە بە شێوەیەک لە شێوەکانیش ئەم ڤایرۆسی وەرگرتە بێ بتوانرێ کۆنتترۆل بکرێ و بە هاوکاری دەستگا تەندروستیەکان پێم خۆشە لەسەر ئەم بابەتە زیاتر باس بکەین بێگومان ئێمە دەتوانین لەسەر ئەم بابەتە زیاتر قسە بکەین کەسی پسپۆڕ و شارەزا وەربگرین کە ئێستا هاوکارانم هاوکارمان دەبن بۆ ئەوەی لەگەڵ کەسێکی زۆر شارەزا لە بواری ڤایرۆسدا قسە بکەین بەڵام سەرەتا بە پێش بچینە لای میوانەکەم بە ئەبگەڕێنەوە سەر هەواڵەکان کە دەڵێ ئەمڕۆ 5210 کەسی دیکە لە ئیتالیا تووشی کۆڕۆنا بوون و 683 کەسی دیکەش لە وڵاتە بە کۆڕۆنا گیانی لەدەستدا ئەوەی کە لە ئیتالیا دەگوزارێ وەکو ئەو بوو کە تا ئێستا لەسەر شاشەکە باسمان کرد لە ئیتالیا ئێستا ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا گەیشتۆتە 75,000 واتە لە 75,000 کەس نزیک دەبێتەوە تاوەکو ئێستاش 7503 کەس لە ئیتالیا بە ڤایرۆسی کۆڕۆنا گیانیان لەدەستداوە تاوەکو ئێستا ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهان 452,000 کەسی تێپەڕاندووە و نزیکەی 21,000 کەسیش گیانیان لەدەستداوە و زۆر بەشیان لە ئەوروپان. بێگومان بارودۆخەکە لە ئەوروپا بارودۆخەکە بە شێوەیەکی گشتی لە ئەوروپا کەسانی کاربەدەست لەم وڵاتانە خۆشیان باوەڕیان نەدەکرد ساڵێک دابێ وەختێک دابێ کە بڵێن وەڵاهی ئێمە بۆ نمونەوەکەوەی کە ئێستا لە ئیتالیا دەگوزارێت تەنانەت ئەو کەسانەی بەداخەوە گۆڕستانەکان بەڕێوە دەبن دەڵێن شوێنمان نەماوە کە ئەو کەسانی تێدا بشارینەوە بێگومان شاردنەوەی ئەو نەخۆشانش هەمووی بە ڕێگایەکی بەلایەن تیمی تایبەتەوە دەبێت لەلایەن کەسانی ڕاهێنراوە دەبێت چۆن بیان نێژن هەموو ئەمانە زەختێکی زۆری خستۆتە سەر سیستمەکەیان زەختێکی وای لێکردوون کە پێتان بڵێم بەلاتانەوە شتێکی ئاسایی بێ کە زۆربەی زۆری ئەوانەی کە لە ئەوروپا توش دەبن تایبەتی لە ئیتالیا لە ئیسپانیا لە ئەڵمانیا لە بریتانیا پێیان دەڵێن کاکە بڕۆنەوە ماڵەوە و دەرگاکە لەسەر خۆتان داخن چونکە لەو وڵاتە پێشکەوتوانش شوێنێکیان نییە بۆ ئەوەی کە هەموو نەخۆشەکان وەرگرن بە تایبەتی ئەو کەسانی کە حاڵەتەکەیان بە سووکی وەرگرتووە. دەمەوێت لەسەر بابەتی ڤایرۆسەکە لەسەر چۆنیەتی هەڵس و کەوت و بڵاوبوونەوەی دکتۆر هیشام یوسف پزیشکی ڕاوێژکار لە نەخۆشیە میکرۆبیەکان و بەرگری لەش وەربگرم کە ڕاستەوخۆ لە زاخۆ لەگەڵمانە دکتۆرجان ئێوارە باش پێم خۆشە لەسەر ڤایرۆسەکە قسە بکەین. ئەم ڤایرۆسە بۆ ئەوەندە خێرا لە گواستنەوە. بەێ زۆر سوپاس من دەوێت دو خاڵێت گەرنگ بێژم بۆ خەڵکێ خۆ ئەف ڤایرۆسە کۆ چەند پێزە مەترسیە بەێ خەلەکێکی های ئەف خەلەکەها زەعیفەنێک ئەو ژی
در بازبون آویش ایکی بو ایکی چکو اوی ویروسی ادویتش لشه ایکی بشتا ایکی فما نامل ماله و ندر کفت نامه و جیبجه کر نامه رنمایند خو پارستنه او خلق سرکیه که ام بشین وی ویروسی بکجین و نهیلین در باز ببتن اوه ایک یا دویجی او ویروسی هنه نه بچیکا ناست کد نه مزنا ناست کد نه زنگینا ناست کد نه برپرسا ناست کد و بنمونه افروکا شاه بریطانیا ملک شارلز او جی افروکا توش بو برهنده پیاممو بو خلکه توجبین وی ویروسی شرمنینه هر کسی که توجبین هبت آنگمان السر بتن بلا بچتن خورادستی جهت پیوندیدار تندرستی بکتن امد بینی که اش بدایتش دست بی که حتانو که حکمت کردستانه رنمای درخستین و امر ریکه که گلک باش بیرد چوین اش دست بی که قطبخانه نمان زانکو نمان و افسونوره هات نگرتنه بله بداغا و الوان رجا امد بینین هندک حالت دی تاتنا تومار کرنه او جد زفرت بوان کسان اف کسی تاتنا کردستانه و خو گارانتین نکرین از رجای امد کینش تلفزیونا و اف خلکت هکر هانا حتانو که خورادستی نکرینه چه شرمی پینویتن ده خو پارزن ده خیزانا خو پارزن ده کردستان پارزن اف تشتا گلک ضروریه خالا دوی منویتن خلک ما ببینتن که اف ویروس هنیل اوروپا و امریکا چند هیزی بلاوت بد و خلکیت کجتن ام الکردستانش دست پیک پیوه ما آبوریا خو کرا قربان خلک خو ملت خو ما افترین مایب جیبه جی کرن دولت اوروپا و امریکا بدایت دست پیک آبوری نکرن قربانی خو اوانا گوت ما سیستم یه ساخلمیه یه محکمه های یه تمام های بس پشتی ویروس هاتیت نوفوانده و اف جواکت هنه نزیکی 6% او کسیت مطرسیل سروانا حمی تقریبا حمی دان عمرن اجبار هندی امد بینی کو اف کسیت هنه و اف ریجا مرنه الوان کسا الوان جواکا الوان دولتا پترتره جواکا ما جوازش به جواکه اف ریجید کو مطرسیل سروانا گلک کمتره اش اوروپاش امریکا اجبار هندی امد بیتن کو خلقی ما بزانتن مانا وان المال و جيبا جاكرنا وان رين مايا ريكا كي سراكية كو امج في قيراني درباز ببين كواتە دکتۆر جان وەکو بەڕێزیشت باست کرد ئێمە ئەوەی لە بیدایەتەوە پێویست بووە قوربانیدان بە لایەنی ئابووری قوربانیدان بە ڕاگررتنی کارەکانی حکوومەت لە پێناوی ئەوەی کە ئێمە چەند هەنگاوێک لە پێش ڤایرەسەکە بین بەڵام وەکو ئاماژەشت پێکرد کە ئێستا ڤایرەسەکە لێرە و لەوێ گوێمان لێ دەبێت کە لەوانەیە لە سەرچاوەکەشی دیار نەبێ ئەو کەسە توش بووە پێش ئەوەی بەڕێزت وەرگرین داتایەکمان خستە ڕوو لەسەر توانای ئەو ڤایرەسە کە ڕێی لێ نەگیرێ ئەو هەموو ژمارەیە توشکە ڕۆڵی کوارانتینکردن و مانەوە ئەگەر بڵێ بە شێوەیەکی زانستی چۆن کاری خۆی دەکات چۆن وا دەکات مەنوەنە قەدەغەی هاتوچۆ وای لێ دەکات کە ئیشەڵا ئێمە نەگەینە قۆناغەکانی وەکو ئیتالیا و ئیسپانیا و ئەو وڵاتانی کە ئێستا پێوەی دەردەدار بوون. بله هر ڤایرۆسێکی تایبەت ڤایرۆسێ هەناسێ دوو تشتێت هەین ئەوی بەهێزت کردن جارە ئێکێ ئەمت بژنێ سیریال نمبر یعنی دەمێ بەلاوبوونەوە بۆ کەسێک دی پێش نیشانێت ئێشێ دەرکەون ئەوە ئێک یا دوێ ئەمت بژنێ ریپرۆدەکشن نمبر کە ئەف ڤایرۆسەش چەندێ دەبوو بۆ چەند کەسا ئەف ڤایرۆسێ نۆڤەل کۆرۆنا ڤایرەس ئەوی جیاوازیەکە هەی ژوان ڤایرۆسا كو سيريال نمبريوي يب ماترسي دارا يعني تقريبا 3 ربعت كسي يتوجي فين فيروسيت بن ايش نيشان الوان نادر كذن اف كسي تانا اون افيت في فيروسي بلاوت كن اون افيت ماترسي سر خلقي مزانت كن چونكو فيروس في دميداش بري نيشانت ايش ندر كذن اون اگر نيشانت بچك هبن افيت هنت في دميدا اف فيروسا بهستر بقوتر بلاوت بتن اوه ایک اوه جوازیا وی ویروسیا اول ویدر که اما بریکا گارانتینه اتشین وی بشکینین و کم بکین و خالا دوه اما بجنه ریپرودکشن نمبر جمارا بلاو بونه ویروسیت هناسب تایبت اویت ورزی جمارا وانا ایکا
معنوی چیه ایکش چتا ایک چتا الویدر که اف بلابونا و ایشه تمینت ناف جواکه داود چت الوی ویروس نوول کرونا ویروس حتی نو که اف جمارا در بازبونه و بلابونه گهشتی سه مطرسی داره معنا سه چیه اش ایک چت بو سیه چت بو نهه چت بو بیشت هفته چت بو هشته و ایک بو 200 چنده که بزانه کجا چند اوی هنه وی هزیه بلاوت بتن الویدر که هکر ام پیوره که گارانتینه ام خوب بگرین ام صبری بکشین اف جمارا سه هکر مکیم کر مگهان ده ای که معنوی ام دشین وی ویروسی بکینه ویروسه که محصورت ناف جواکه ده اف مترسیل سر نبتن و هکر مشیا ام وی جماره اش ایکی کمتر بکین او ویروسه نامینتن و موانمونه یه هیت میجوده سارسا ایکی او جی نفس کرونا ویروسی 800 سارسا ایکی و نوول کرونا ویروس جینیان وک ایکن سارسا ایکی الهیوا 11 2002 درکد الهیوا 8 2003 نما چونکو کنترل کردنا وی ویروسی توی وقتی ده ولو يعني دكتور جان او فيروساني كبرزت باسي دكي او بتاني كبلابو تشلا سارسو تشلا كورونا يكو او اي استا بيدلين كورونا دو اوانا يعني اوانا او ميجومان اگر بيما خوش زور برونتر بي بلاي بو ايما شو حالاتيان شتي بگين جیاوازیەکە لە ڕووی وەرزەکەوە لە ڕووی ژمارەی ئەوانی کە جانیان پێ لە دەستداوە چۆن بووە؟ بله ئەگەر ئەم بێ سەحکینە مێژووە بەشەرێ مێژووە دنیاە تقریبا نزیکی گەلک ئەف کاریساتێت میکرۆبیل سەر بەشەری چێبینە بەس ئەمێ ئێ سەحکینێ پێنج شوانە ئەو کاریسات بین ئەو کاریساتێت یەت ڤایرۆسێت هەناسێ بین 1918 کاریسائێکێ ئینفلەوەنزا ئیسپانی بی انفلونزا اسباني دركا تقريبا الزفستان 1918 الجل هافينا 1919 نما اوه فيروسي توي وقتي دا اف جارانتين نبين واف بشكفتن نبي تقريبا نزيكي صح حتى 5 مليون كس كشت بشتي هنجي ابدين 2002 سارسا ايكي اوجي كورونا فيروس بي اوجي سورساوي تقريبا اف نفسي جيانوارد اوه امد بجني شمشم گویره بین اوه هنجیل تقریبا الهیوا 11 درکد 2002 الهیوا سالا 2003 الهیوا 8 نما اجبری لقاح درکوت واکسین درکوت او ویروسه نما پشت هنگل 2012 مرز درکد مرز جی هر نفسوی کرونا ویروس بی او جی تقریبا ساله که ما بس بچو تقریبا هیدی هیزاوی کم بی ما اك نقل ناتشو حتى 2015 شنيتشو بشتي هم دي 2009 اف انفلونزا برازي دركت اوجي هر فيروسيه هناسيبي اوجي تقريبا نزيكي سالك هات ونما بجبر هندي عم بتبينين اف فيروسات هاني حميه هناسي نامينن هر وهر القل زيدا بينا بلاغرماتيه وقل زيدا بينا رطوبته افكر تكرنا كسركين فان فيروسات كتن بله کەواتە ئەمە بە پێشببینی کەسێکی وەکو بەڕێزت کە لە بواری زیندەوەرە وردبینیەکانە پسپۆڕیت هەیە پێشببینی ئێوە بە چ بە خاڵی پۆزەتیف چ بە خاڵی نێگەتیف بە لێکچوونیان لەگەڵ ئەم ڤایرەسانەی تر وەکو سارس و کۆڕۆناکانی تر و ئەوەی کە لە مێرز تازە باش کرد لە ڕووی ڤایرۆلۆجیە و لە ڕووی زانستی ڤایرەس ناسیەوە چۆنی لێ تێدەکەن بڕواتان وایە کە ئەم ڤایرەسەش ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر هاوڵاتیان لە دنیاە خۆپارێزی بکەن بێزار بێ و هیلاک بێ و بکەوێ یان پێشببینیتان وایە کە مەسەلەن وەکو ئەوەی ئیسپانی کە لە ساڵی 1970 ساڵ و ئەوەندەی پێچوو سەرڕای دواکەوتوی سیستمی تەندروستی؟ بەێ ئەم دێن ئەم دیر ناچین ئەم دێن سەحکینە چینێ کە ئەزمۆنە چینێ چ بی چینێت چار هەیوادا ئەف پەتا کنترۆل کرد ئەپڕێنمایەت یەت ئەمێت بێژینیەت قەدەغەکردێ و هەر کەسێک ماڵماڵە خۆ والقال في سيستمي والقال فان مستلزمات هاين تشار هيوادا كنترول كر اف بتا هني
کنترل کردنەوە یا سەرەکی ئەو ڕێنمایەت خەلکێ چینێ بتایبەت المقاطعە وەهان جێبەجێکردن شمالت خو نەدەرکەتن هەمیمانەت ماڵڤە ئەڤە ئێکشوان ئەزمۆنانە ئەندێ سەحکینێ ما چه سيناريو هنا الدهاتو بي فيروسي انك ما سي سيناريو هاي دشوانا دل خوشكرن اك شوانا ني دل خوشكره سيناريو ايش حمية نوكا بيستر كو اف بتا هني الجل دمي والجل زيدابينا بلا جرماتيه ببتا بتاكي نوف خلقي دا امد بجني نوكا ما چار كورونا فيروس هاين هر ورزش خلقي توجد بن اف چارت هنل قلبي احتمال اويها ببتا يبنجي هر سال وان هندك التهابات وان بتا چكت بس بشيوكي ضعيف نوكي نوكب بهزل فيدركي اوا سيناريو هكا سيناريو دوي يبتر دول خوشكار بتر القلب زيدا بينا بلا جرماتيه والقلب رطوبته الفيروس نامينتن ونمونا سحكي هكا امدوكا سحكينا سحكا دولات اوروبي وسحكا امريكا سقايا وانا زور بلا جرمي نزمة توجبين جلكة بس ام بين سحكينا كردستاني ودولات عربي ودولات افريقي ودولات امريكي اف كاسيت الجمارة وانا جلك كيما يعني ام سحكينا هكا صد حالات العراقي هبن ام صد حالاتك العراقي هبن بهزاران الالمانيا هبن الاسبانيا هبن الامريكا هبن ادروكا مقولي بي بس الولايات نيويورك كل هزار كاس يلبن چافدێری یا چڕن ئەە گەلکی یعنی نمونەکە دتەمە بکو ئەف ڤایرۆسی هەنێ ئەف سەقای هەنێ زێدەبینە پلاگەرمێ و زێدەبینە ڕتوبەتێ کارتەکردنەکە باش دل سەر هەبتن بجا سیناریوێ هەنێ احتیمالە ئەvێ هەنێ گەل زێدەبینە پلاگەرماتیە ئینشاءڵڵا نەمینێتن سیناریوێ یێ زەعیف و یێ نەبدلێمە کو ئەvە ببینێتن هەندێک جها هەر فترەکێ دیساس هلبینان بۆ هەبتن و دەرکەوتن هەندێکا توش بکەن. بەڵێ دکتۆر جان تۆ ئەگەر دیقەتت دابێ ئەوەی ئێستا لە کوردستان دەگوزارێ ئەو ڕێژە زۆرەی کە خەڵک بە سوپاسەوە لە ماڵەکانیان ماونەتەوە ڕێژەیەکی کەم نەبێت تا ئێستا بەداخەوە لەگەڵ ڕێنماییەکان ناگونجێن پێشبینی تۆ چییە لەسەر ئەوەی کە ئێستا لە کوردستان دەگوزارێ و مەترسیشی چییە کە ئەگەر هاتو ئەو ڕێژ تەنانەت ئەگەر ڕێژەکە زۆر کەمیش بێ پابندی ڕێنماییەکان نەبن نوکە جاوێمەل چییە؟ جاوێمە هەندی ڕۆژاوێ بەترە ئەم کێسا کێم تومار بکەین ئەوە جهێ دڵخۆشبینەیە ئەوە دێ چاوا بتن ئەوە خەلکێمە وەتمینت لازمە بابەندی ڕێنمایا ببن لازمە نەدەرکەون چکە وەکی مەگوتی خەلەکە سەرەکی بۆ کوشتنا وی ڤایرۆسیە ئەوە ئەم وی ڤایرۆسی نەهێلێنش کەسێک دی بێتت لە شێمەدا ئەو ڤایرۆسە پوێرێکێ نائێتت لە شێمەدا چکە هەکەرش نەخۆشێکێ دەرکەت ئەو ڤایرۆسە هاتەش دەرڤە کنتاکی هەوایی بی و کەسێک نەبی توش ببێت ئەو ڤایرۆسە دێمرتن فەئەمما نامەلمالێ جێبەجێکردنە وان ڕێنمایە ئەوە تشتێکی گەلێکی سەرەکیە ئەس گەلێکی نوکە گەشتبینمش گەلوان ڕێنمایەت حکومەتێ بەس خەلکێمە لازمە بابەند بن وەکی من دەستپێکێ گوتی ئەف کەسێت حەتا نوکە یێتهاتینە کوردستانێ بێ گەرانتی بۆن بێتەکردنێ ئەو کەسێت مەترسینە نوکەل سەرمە و ئەو کەس هەکەرمان و خۆڕادەستی حکومەتێ نەکردن ئەف فترە گەرانتین حکومەت تێدا دێ زێدا بتن یعنی لازمە چاوێمەل vê tiştê bitin nûka em bil berhindêne ev xelke vê فترە گەرانتینê kêm bibit xelk bizivrin qutabxane vebin zankû vebin xelk bişne ser şûrê xû ve ev metirsiya henê nûkeyê serwan kesa heyn û êk tiştek dî jî midvêtin yani peyama min بۆ جهت پەیوەندی دار و بۆ جهت تەندروستیە ئەس ڕجایە شوانات بکەم ئەف کەسێت بێنە گەرانتینکردن نەبەس گەرانتینە فەحسا حرارەتی بۆن بێت لازمە تست بۆن بێنەکردنێ لازمە ئەمل ڤایرۆسی بگەڕین نە ڤایرۆسل مەبگەڕتن ئەف ژمارە تاقیکردنەوە و ژمارە فەحسا لازمە بێتە زێدەکردن ناچێتن ئەم کەسێکی گەرانتین بکی 14 ڕۆژە بێفەحسێ بوو بکەین بێگومان دکتۆر جان هەروەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئەمڕۆ ئاماژەی پێکرد دەبێت لەم قۆناغەدا ئێمە دوای ڤایرەسەکە بکەوین با شێوەیەکی ئەکتیڤ بیان دۆزینەوە ئەمڕۆ پێش ئەوەی بەڕێزت داخڵی لە سۆشیال میدیای کوردستان 24 ئاماژەمان بەوە کردبوو کە بەڕێزت داخڵ دەبی چەند پرسیارێکت بۆ هاتووە پێم خۆشە پرسیارەکان لێت بپرسم
سدقی سێنی دەڵێت چۆن بزانین سیستمی بەرگری لەشمان باشە یان خراپ و لاوازە. بله خاله سرکی پشتی پارستنی هکر ویروس هات اتلشی بشری ده اول ویدر که شولا سیستم برگریه و گلکی تشتکی عمد بینی نوکا هکر امسح کنه 8% حتی نوت الصده او کسی تجبینی وی ویروسی بن یا نشانت ایشنینن یا نشانت سوکن پشتی هنگه شفا بانت شد بد سیستم برگری شول خود کتن و خلاصت کد وی ویروسی 10% مینتن او کسی مطرسی سروانا چه عمری هبتن اگر ایشت لاواز سیستمی برگری هبتن وکی پنجه شیره آن او کسی دان عمرش هفته پترتر آن او کسی ایشت دوم هین ایشا شکری هین ایشت دلی هین هکر نهاد بد کنترول کرنه اوید هنه برگری آوان لawازه الویدر که مطرسی سروان های اف ایشت مرنن نکوان زیده ببتن بو سیستم برگریه یعنی شیرت هم بو خلکی اوه بچن قارنت ساخلم بخون نه بچن فیتامینات آور بگرن اف فیتامینات نو که نه وقت هنده تبچی درمان خانه فیتامینات بگری تشتی سرکی بووی زیاده کرنا پیزگرنا سیستم برگری خارنه ساخلمه او خارنه بتن که سیستم تای برگری پیز بکتن بتایبت هندک فیتامینات هین وکی فیتامین سی بو نمونه روزانه ما پیدوید چون فیتامین سی اتناف آویده اتحلتن نا اتخزن کرن فالبرهند فيتامين سي روجانا بو تدويتن بينما فيتامين روجانا فيتامين دي فيتامين بله فيتامين سي روجانا ور بگري فيتامين دي نافچوريدا تمينتن فتت خزن کرنه فايك هكا بفيت بزانتن فيتامين دي وي که چند دوید فحص بکت هکر فیتامین دی تمام بتن پیوستنی هشوار بگرتن و هندک تشتی دیت هاین هندک خارنت هاین هندک الیمنت تیده هندک کرستایت تیده نبتایبت بو حس کرنا سیستم برگری دیجی ویروساتا سه تشتیت هاین زنکا کوپرا سلینیما اف هر سیکت هنه زور پیتوینا که سیستم ما برگری تایبت دیجی ویروساتا ام بهز بکن. بله دکتۆر جان دەچینە لای پرسیارێکی تر کە عەبدولقادر شکار و موسلیم عەبدوڵڵا هەردووکیان بەجیا هەمان پرسیاریان لەبارەی جگەرە و نێرگەلە کردووە دەڵێن کاریگەری جگەرە و نێرگەلە لەسەر بەرگری لەش چییە؟ بله پشتی وی کۆرۆنا ڤایرەس دەرکەتی ستاتستیک دەرکەتن ئەو کەسێک جگارە بکەیشت و نەرگیلا وەربگرێتن سه جارا ریجا مرنین دکوان پترتره اف کسیت هنه بوچی اف کرونا ویروس نوول کرونا ویروس داخل سیستم هناسایی چتن اگر تا سیستم هناسایی یه ایکی او امید بیجنه یه سر داخل بیناوی اگر تب تند نبتن او ویروس ده پتر بوتا ضراره چکن فجغاره کشان و ورگرتنا نرگیلی وی سیستم اتنافیه هناسایی ده پیچت کتن ناهی لتن چه برگری تیده هبتن اجبر هنده اف کسیت هنه ریجا مرنین دکوان زیده ترشیل دی بله پەیام تاهیر داوای ئامۆژگاری دەکات و دەڵێت ئامۆژگاریتان چییە و چی بکەین بێگومان مەبەستی لە ڕێنماییەکانە بمینە لە مال بمینە خوب پارێزە خێزانە خوب پارێزە جواکێ پارێزە کوردستانی پارێزە بەڵێ دکتۆر هیشام زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سوودمان لێبینی هیوادارین کە هەموو پەیامەکانی تۆ بگاتە پەیامخان و بگاتە هەموو ئەوانەی تریش کە پرسیاریان لێکردبووی زۆر سپاس دکتۆر هیشام کە لەگەڵمانە بووی لە شاری دووهۆکەوە شەوێکی شاد بەڵێ ئێستا گوێمان لە دکتۆر هیشام بوو دەربارەی ئەو زانیاریانە ئێستا دەچینە ئەو جار دەچینە ئیتالیا دکتۆر عیسام نووری سەرۆکی ڕەوەندی کوردی لە ئیتالیا وەردەگرین کە ڕاستەوخۆ لە شاری بۆلۆنیاوە لەگەڵمانایە دەمەوێت لە دکتۆر عیسام بپرسم سەرەتا ئێوارە باش دکتۆر عیسام ئێوە وەکو ڕەوەندی کوردی وەکو ئەو کەسانەی کە ئێستا لە ئیتالیا دەژین و وەک بەڕێزت وەکو سەرۆکی ئەو ڕەوەندە لەوێ چیتان کردووە بۆ خۆپارێزی خۆتان چۆن توانیوتانە وەکو کۆمەڵگای کوردی دوور بن لەم بەڵاو پەتا ناخۆشیە
پێشە شتێ بەهۆیەوەی کەوا بڵین ماوەیەکی زۆرە ئێمە لە ئیتالیا دانیشین و ئەو برادرانەی کەوا تازەش هاتوونە بێجگە لە کۆنەکان بەردەوام ئاگامان لە یەکترە گوێمان لە یەکترێ بێ بەڕێی تەلەفۆن بێ یاخو بە هەرچی شێوەیەکی تر بێ لەبەرەوەی تر ئەو ڕێنەمایانەی کەوا حکوومەتی ئیتالیا بڵێن دەری کردووە بۆ هەموو دانیشتوانی ئیتالیا ئێمەش وەکو هەموو خەڵکی ئیتالیا ئێمەش ئەو ڕێنەمایانە ئەگرینە بەر و ئیتر خۆمانە پارێزین پێشە شتێ چونکە ئەو شتانێکەوە وتراوە و هەموو شتانی زانن ئەبینم لە کوردستانەوە لە کەنالەکەی ئێوەشەوە بەردەوام بڵاوە کرێتەوە ئەگەر چی لە شێوەی دەست شوشتن و خۆپاراستن و ئەو شتانی کار کاتێکی کەڕواتە دەرەوە گەڕێتەوە بۆ ماڵەوە پێشە شتێ و شتانە بێ بکە بێگومان و لە هەمان کاتیشە دەرنەچوونە دەرەوە ئەتوانین بڵێن ئەوە چارەسەرێکی گرینگە و سەرەکیە بۆ ئەوەی یەکی بتوانێت خۆی بپارێزێ و دوورکەوێ لەم پەتایە. بەڵێ بەڕێز عیسام ئێوە باز دەکرێت لەوە کە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەکو ئەو شتە سۆشیاڵی و کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای ئێمە هەیە بە جۆرێک لە جۆرەکان لە ناو ئیتالیاشدا هەبوو کە ئەمەش کاریگەری وای لێ بۆ کە زیاتر بڵاو بێتەوە. ئێمە لەوێ خەڵکی ئێمە هیچ ینی جیاوازێکی ئەوتوان هەیە لە جێبەجێکردنی ڕێنماییەکان تۆ خۆت چۆنت بینین کە لە ڕێگەی پەیوەندی پێیانەوەکردن و بە چ شێوەیەک توانیوتە ئەو پەیامانیان زیاتر پێ بگەێنی و وا بکەی کە ڕەوەندی کوردی لە ئیتالیا نمونەیەکی جوان بێ لەو ڕێگا خۆپارێزیانە؟ ئەوەی توانیومانە بیکەین بەڕاستی ئەوە بووە کە ئەوانی بە تایبەتی ماڵ و مناڵیان هەیە و مناڵی وردیان هەیە و کوردانی کەوا تازە گەیشتونە بۆ ئیتالیا زۆربیان خێزانیان مناڵی وردیان هەیە لەبەرەوەی تر ئەوەی پێمان وتون ئەوە کە نەیەڵن مەسەن مناڵەکان بڕۆنە دەرەوە بۆ کۆڵان و بۆ ئەو شوێنانەیەکەوە خەڵکی زۆری لێیە بۆی تووشی ئەم پەتایە نەبن چونکە ئێوە باشە زانن هەمووتان ئەم پەتایە زیاتر بڵاوە بێتەوە بە تێکەڵبوون لە بینی یەکترە و بە قسەکردن و بە هەناسە کێشانی نزیک لە بینی یەکتریا لەبەرەوەی تر ئەم ڕێنەمایانە هەمووی وتراوە چی لە لاینی منەوە چی لە لاینی برادرانی ترەوە و لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێن برادرانی خۆمان هیڕەوەندی کوردی لێرە لە ئیتالیا هەمویان ئەتوانم بڵێن ئەم ڕێنەمایانە ئەگرنە بەر و سوود لەو شتانە ئەبینن کە بەردەوام لە تلڤیزیۆنی ئیتالیا و بەردەوام لە ڕای یەک و دوو سێ هەموو تلڤیزیۆنە کەنانالێکەوە لە ئیتالیا بەردەوام تەماشا کرێ هەموو ڕێنەمایانە دووبارە کرێنەوە هەموو ڕۆژێک و پیشانە درێ چۆن خۆیان بتوانن بپارێزن لە ڤیرۆسی کۆرۆنا. بەڵێ ڕۆژانە دەبیستین ژمارەکان ڕوو لە زیادبوونە بەداخۆ ئەوانی کە گیان لە دەست دەدەن و ئەوانی کە تازەش توش دەبن. دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم دۆخی ئێوە یان بە شێوەیەکی گشتی کوردانی ئێمە لە ئیتالیا ئایا ئەگەر زانیاریت هەبێ ژمارەیەک هەیە چەندیان توش بوون و ئایا ڕێو شوێنەکان تا چەند توندن لە کۆڵان و جادە و بانەکان؟ بەڵێ ئەوەی کە هەمووتان بیستوتان و ئەیزانن ئیتالیا تووشی ئەم کێشەیە بوو کە بڵێن بەداخەوە خەڵکێکی زۆر تووشی ئەم پەتایە بوونە ئەم کۆڕۆنە ڤیرۆسە کەوا یەکێ لەو ڤیرۆسە بڵێن زۆر بەهێزە کەەوە زوو بڵاوە بێتەوە لەبەرەوە و ئیتالیا بە حکمی ئەوەی کەوا دەوڵەتێکی بڵێن دەوڵەتێکی سیاحیە لە هەموو جیهانەوە بۆی دێن لەبەرەوە زۆر زوو تەشەنەی سن و بڵاو بۆەوە لە ناو خەڵکەکەیە و لەبەرەوە ئیترە ڕێنەمایانێکەوە بەداخەوە زۆر درەنگ لێرە دەستیان پێ کرد چونکە تەوەقعەوە ناکرا بەم شێوەیە بڵاو ببێتەوە لە ناو خەڵکە لە ناو کۆمەلگای ئیتالیەیە لەبەرەوەی تر بەداخەوە
ڕێنەمایەکان زۆر درەنگ دەستیان پێکرد لەگەڵەوەشای ئێستا ئەتوانین بڵێن هەرچۆنێ بێ حکم کراوەتە سەر پەتاکە و ئەبینێ ئەمە بۆ سێم ڕۆژە ئەمڕۆ کەوا ژمارەی ئەو کەسانەی کە لایە تووشە بن یاخۆ ژمارە ئەوانەی کە ئەمرن زۆر کەم بووە نەک زۆر کەم بووەتەوە بەڵام ئەتوانین بڵین بە شێوەی ڕۆژانی ڕابردوو کەم بووەتەوە لە ئەگەر بە ژمارە یاخو بە نمرە بڵین چەندێک کەمی کردووە ئەتوانین بڵین لە 50 بۆ 70 کەس کەمی کردووە چی لە لاینی بووانەوە چی لە لاینی مردووانەوە کەواتە ڕێژەی بەرەبەرە خەریکە لە ئیتالیا ئەو ڕێژەی چاکبوونەوە و توشبوونەکە ینی بەلای چاکبوونەوەکەیە بشکێتەوە ئەشکێتەوە بەرەو چاکبوونەوە چونکە بە حکمێوەیە توانین بڵین خەڵکەکە تێگەیی کەوا تەنها چارەسەر بۆ ئەم پەتایە ئەوەیە خۆ دوورگرتن نەچوونە دەرەوە لەبەرەوە گەرێت و بێت و مەسەلەن ئێستا تەماشای ڕۆژانی ڕابردوو بکەن یا نەک ڕۆژان لەم ڕۆژانە بەلای کەمەدە 15 ڕۆژی ڕابردوو ئەتوانین بڵین بەڕاستی لە شەقامەکانی ئیتالیا کەسی لێ نابینی تەنها ئەوانە نەبن کەوا بۆ پێویستیەکی زۆر تایبەت ئەوش ئەبێ هەموو هینیان هەبێ ڕوخسەتیان هەبێ و ئیلا کەس ناتوانێت بچێتە دەرەوە هەتا وەکو خۆم وەکو دکتۆرش ینی کاتێک کە بمێ بڕۆم بۆ کلینیکی خۆم ینی بۆ عیادەی خۆم عیادەی تایبەتی خۆم ئەبێ ڕێنەمایی و هین هەموو بگرمە بەر و کاغز بنووسم ئەو کاغزەی کە ئەینووسم خۆم بۆ خۆمێنووسم ئەبێ بەردەوام لە گیرفانم بێ یا لە ناو ماشینەکەم بێ کاتێک کە ڕاگیرام لەلایانی پۆلیسەوە بێ پیشانیاندەم لە چۆ بۆ چۆ ئەڕۆم کەیە ڕۆم و کەیە گەڕێمەوە زۆر باشەوەی بەڵێ بێگومان ئەم ڕێنمایی و ئەم پابندبوونانە دەری خستووەکەوە ئەگەر تۆزێکیش درەنگ بێ و کۆی کە لە ئیتالیا خەریکە ئەنجامەکەی دەبینن هیوادارین کە هەموو مرۆڤایەتی و ئیتالیاش و ئێمەش بتوانین بەسەر ئەم ڤایرەسەدا سەر بکەوین دەمەوەکو دوپرسیار لێت بپرسم بە شێوازی پەیداکردنی پێداویستیەکانی ڕۆژانە چۆنە لەوێ مارکێتەکان خواردەمەنی و پێداویستیە گرنگەکانی تێدایە پاکەرەوەکانی دەستیان تێدایە یان ئەو هەندێک جارکە لە سوۆسیال میدیا دەبینی لە هەندێک وڵاتی ئەوروپی بەشێک لە مارکێتەکان ئێستا بەتاڵ بوون بەڵێ ئەو شتە ڕوویدا بڵێن یەکەم و دووەم ڕۆژ کاتێکەوە قەدەغەی دەرچوون و داخستنی دوکان و سوپەرمارکتەکان کرا لەو کاتەیە بەڵێ ئەتوانم بڵێن بۆ یەکەم و دووەم ڕۆژ شت کەم بوو لە بازارە بەڵام ئێستا نا بەردەوام هەموو شتێ دەسەکەوێ و هیچ شتێک نییە کە نەڵی نەماوە لە بازار لەبەرەوە ئێستا ئاسایی بووە بە حکمیەوەی مەسەلەن ئەو کارگانانەی کەوا خواردەمەنی و شت دروست دەکەن و یاخۆ ئەو شوێنانەی کەوا تایبەتمەندی ئەوەیان هەیە کە خواردن بێنن بۆ سوپەرمارکتەکان یاخۆ ئەشیا بێنن بۆ سوپەرمارکت بەردەوام ئەوان خەریکی ئیشی خۆیانن لەبەرەوە شتێ لە بازار ئەوە نەبێ بڵێ دەست ناکەوێت ئەتوانم بڵێم وەکو جاری جارانە پێشەوەی ئەم پەتایە دەست پێ بکەن ئەمەش هەر هەواڵێکی تری دڵخۆشکەر بوو کە بە ئێمە گەیان زۆر سپاس بەڕێز ئەسام نووری سەرۆکی ڕەوەندی کوردی لە شاری بۆلۆنیا لە ئیتالیا و لەگەڵمان بووی کاتێکی خۆش سوپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاس بۆ کەناڵەکەتان بێگومان ئەو حاڵەتی کە ئێستا دکتۆر ئێسام باسی کرد ئەوەیە کە هێواش لەوێ ڕاستە ئەوان درەنگ دەستیان پێکرد ڕاستە کە ژمارەیەکی زۆریان و ڕۆژانە ژمارەیەکی زۆریان لێ دەمرێت لە ئیتالیا و ئەوەی کە ئەو ئاماژەی پێکرد خەریکە ژمارەی چاکبوونەوە و توشبوونەکان ینی با بڵێن ئەوانی کە چاک دەبنەوە هێواش زیاتر بێ لەوانی کە جانیان سپاردووە و ئەوانی کە توش بوون ئەمە شتێکمان پێ دەڵێ کە ئێمە لەخوا بە زیابێ لەو قۆناغی ئیتالیا زۆر ینی لە پاشین لەو قۆناغە ینی ئەمە بە هیچ شێوێک نەگەیشتونێتە ئەو حاڵەتە بەڵام گرنگیمانەوە لە ماڵەکانمان بۆ دەرەخا گرنگی قەدەغەی هاتوچۆمان بۆ دەرەخا گرنگی ئەومان بۆ دەرەخا کە چۆن ئێمە لەگەڵ خەڵکی تراتیەکەڵ نەبینی و دەستمان بە ڕێکپێکی بشوێن ئیشەڵڵا ئەنجامێکی زۆر باشی دەبێت. دەچینەوە سەر هەواڵەکان ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند پلانێکی مرۆییان بۆ ڕوبەڕبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا ڕاگەیاندووە و بۆ ئەم مەبەستەش 2 ملیار دۆلاریان بۆ پلانەکە تەرخان کردووە. گۆتێرێس گۆتیشی هاوکاریەکان ئەو وڵاتانە دەگرێتەوە
کە دەرگایان بۆ پەنابەران کردوێتەوە. جیهان ڕوبەڕووی هەڕەشەیەک بۆتەوە کە پێشتر هاوشێوەی نەبووە. پەتای کۆڤید-19 بە خێرایی بە جیهاندا بڵاو دەبێتەوە هەزارانی کوشتووە و ئابووری جیهانی تێکداوە. کۆڤید-19 ڕوبەڕووی هەموو مرۆڤایەتی بووەتەوە و پێویستە هەموو مرۆڤایەتیش پێکەوە شەڕی بکەن. هەوڵی هەر وڵاتێک لای خۆیەوە وەک پێویست کێشەکە چارەسەر ناکات. ئێستا ڤایرۆسەکە گەیشتۆتە ئەو شوێنانەی کە شەڕ و ململانەیان تێدایە و بە ملیۆنان ئاوارە لە کەمپەکاندا دەژین و ماڵێکیان نییە تێیدا بژین. ڕێنمایە تەندروستیەکانیش ناتوانن جێبەجێ بکەن. ئەگەر هەنگاوی جددی نەنرێت ڤایرۆسەکە هەڕەشەکەی زیاتر دەبێت و هەموو گۆشەیەکی گۆی زەوی دەگرێتەوە. ئەمڕۆ ئێمە پلانێکی مرۆیی ڕادەگەێنین کە 2 ملیار دۆلاری ئەمریکی بۆ تەرخان کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڤید-19 لە وڵاتە هەژارەکان. ئەم پلانەی ئێمە هەموو ئەو وڵاتانە دەگرێتەوە کە دەرگای خۆیان بۆ پەنابەران کردوتەوە. بێگومان ئێمە دەمانەوێت لە کۆڤید-19 هەمیشە ئامار و زانیاری داتای تازەتان بدەینێ لەبەرچی لەبەر ئەوەی ئەم ڤایرەسە چەندی زانیاری کە ئێستا بەدەست هاتووە ئێمە بیزانین دەتوانین باشتر خۆمان بپارێزین و هیوادارم زانیاریەکان بە شێوەیەک وەربگرین بۆ ئەوەی کە بتوانین خۆمان و خێزانەکەمان و دەرودراوسێ و کۆمەلگاکەمانی پێ بپارێزین. پرسیارمان زۆر بۆ دێ ئەم پرسیارە زۆر دووبارەش دەبێتەوە کە ئایا جیاوازی چییە لە بینی کۆڤید-19 و هەڵامەتی ئاسایی یان ئەنفلۆنزای کە وەرزی کە دروست دەبێت. ئێمە لەم گرافیکە کە هاوکارانم ئامادەیان کردووە چەند خاڵێکی سەرەتایی لێرە بەراورد پێ دەکەین. بۆ نمونە ئەگەر ئێمە تەماشای پەتای وەرزی بکەین بەراوردی بکەین بە پەتای کۆڕۆنەوەتە ڕێژەی توشبوونەکەیان وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد یەک کەس دەتوانێت 2 بۆ 3 کەس توش بکە 2 بۆ 3 کەس توش بکە ئەگەر هاتوو کۆڕۆنای بێ بەڵام پەتای وەرزی ڕێژەکە کەمترەوەتە ئەگەر مەسەلەن 100 کەس ینی بڵین 1.3 کەس کە ئەگەر بڵین 1.3 ئێمە ئەگەر هاتوو ڕێژەکە فراوانتر بکەین چونکە 1.3 لە ڕووی ژیانەوە گونجاو نییە ناتوانین بڵێ 1.3 کەس بەڵام ڕێژەکە بەم شێوەیەوە تا پەتای وەرزی ڕێژەی توشبوونەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە کۆڕۆنای نوێ زیاترە ئەمە ژوا دەکا مەترسیدارتر بێ. پەتای وەرزی چوو خۆی دەرەخە واتە پێویستی بە ڕۆژێکی زۆر نییە کە مەسەلەن کە ئەمە ژوای لێ دەکات دەستنیشانکردن و ناسینەوەکەی زووتر بێ بەڵام ئەم ڤایرەسە نوێیە سیفەتێکی زۆر خراپی هەیە کە بریتە لەوەی لە ماوەی لەوانەیە لە ناو لەشدا هەتا خۆی پڕچەک دەکا و خۆی حازر دەکا و هەتا نیشانەکان دەردەخا هەتا 14 ڕۆژی پێ بچێ. ئەمە کێشەیەکی گەورەی بۆ پزیشکان و بۆ سیستەمەکانی تەندروستی و یعنی یەکێکە لە خاڵە خەتەرناکەکانی ئەمە هەتا 14 ڕۆژ دەمێنێتەوە بۆ کەرەنتینەکان ئەو شوێنانی کە خەڵکی تیا کوارنتین دەکرێت 14 ڕۆژ دەیان هێڵنەوە. چەند کەس هەمومان دەزانین کەوا ژمارەیەکی زۆر کەمن ئەوانەی کە تووشی پەتای وەرزی دەبن تووشی ئەنفلۆنزای ئاسایی دەبن پێویستیان بۆ بێ لە خەستخانە داخڵ بکرێن جگە بە هەمان شێوە لەو حاڵەتانەی کە چێن ئەوانەی کە کێشەیەکی تریان هەیە بۆ نمونە نەخۆشیێکی سینجیان هەیە دڵیان هەیە یان خوانەخواستە شێرپەنجەیەکیان هەیە یان سیەکانیان ماندوون واتە تەمەنێکی زۆرە دەژین کەواتە هەندێک جار ئەوانە پێویستیان پێ کە ڕێژەکەیان 102 لە 100 کەس 2 کەس پێویستی بە نەخۆشخانە دەبێت بەڵام کێشەی کۆڤید-19 ئەوەیە لە هەر 100 کەس 90 کەس پێویستی بە نەخۆشخانە دەبێتەوەتە چەند ژمارەکە کەم بێ ژماری توشبووان بێدی خەستەخانەکان ئامادەترە بێ و فراهەمترە بێ بۆ ئەو کەسانی کە پێویستیان بەوا بێ بەردەوام چاودێری بکرێن. ڕێژەی گیان لە دەستدان لە پەتای وەرزی بێگومان کەم نەخۆشی هەیە نەبێتە هۆی گیان لە دەستدان. پەتای وەرزی ژێژەکە لەوانە کە ڕێژەکەی خەڵکێکی لە سەرتاپای جیهاندا خەڵکێکی ئەنی ناتوانین بڵین ژمارەکە کەمە بەڵام هەرچەندە ڕێژەکە سەتایەکە کە ئەگەر بەراوردی بکەین بە کۆڤید-19 دەبینین یەک لە بۆ 3.4 ئەوە پێمان دەڵێ کە کۆڤید-19 ڕێژەی گیان لە دەستانی پێی بەرزترە کە ئەمەش پەتای وەرزی بە هەمان شێوە ئەو کەسانی کە سیستمی بەرگریان لاوازە ئەو کەسانی کە کێشەی تریان هەیە ئەگەری ئەوەی هەیە کە پێی گیانی پێ لە دەست بدەن واتە چەند کەس بە پەتای وەرزی توش بێ بۆ نمونە لە جیهاندا با بڵین 100 ملیۆن با بڵین ملیارێک کە توش دەبن سەتایەکی کە نزیکەی ژمارەیەکی زۆر دەکات کە لە سەر و ملیۆن و ئەوانەیە ساڵانە گیانی پێ لە دەست دەدەن واتە لە هەر ملیارێک کەس لەوانێت 10 ملیۆن کەس پێی بمرێ بەڵام لەبەرەوەی بووێتە پەتایەکی کە ساڵانە دێت و دەڕوا ئەوانە
و خەڵکەکە شارەزایی هەیە لە بوارەوە کە ئەمە کێشەیەکی ترە دەربارەی پەتای کۆرۆنای نوێ کە ئێمە زانایان ئەو شارەزاییە تەواویان نیە نازانن تەعاملی چۆنە خۆی چی لێ دەکا کاتێکی زۆری دەوێت کە ئەمەش بە ئامێر و بە ئەو شتانی تر ئەستەمە دیاری بکرێ ئەمانەوەما لێ دەکا کە ئێمە ئەو جیاوازیە بە هەند وەربگرین و لە مەترسیەکانی تێبگەین ئەمە ئەو کێشەیە کە پێویستە هەمومان زانیاری زیاترمان هەبێت. کۆڤید-19 ئەمڕۆ گەیشتە کۆتایی بەڵام پەیامی کۆتایی من ئەمڕۆ بۆ دەربەندیخانە بۆ سێبیرانە بۆ ئەو شوێنانەیە بۆ ئەو کۆمەلگانەیە بۆ ئەو شارۆچکانەیە کە دەڵێن کەسێک و دوانی تێدا توش بووە. من دەڵێم توشبوون بەم ڤایرەسە عیب نییە، توشبوون بە نەخۆشی شوورەیی نییە، بەڵام کەنجین دەبێتە عیب و شوورەیی کاتێک کە ئەگەر باش بزانی تو ئەو نیشانانت لێیە لە ماڵەوە نەمێنیتەوە بچی تێکەڵبی بچی ئەو حاڵەتە بدەیە کەسانی تر. هەندێک جار بەداخەوە هەندێک کەس لەوانێ ناپەرپرسانە لە سوۆشیال میدیا و ئەوانە قسە بکات لەسەر ئەو شارۆچکانە لەسەر ئەوانی کە ناومان هێنان. من لێرەوە دەڵێمە خەڵکی ئەوێ دانیشتوانی ئەوانە ئەو کۆمەلگا و ئەو شارۆچکانە ئێوە سەلمانتان زۆر خۆڕاگرن، ئێوە سەلمانتان کە دەتوانن ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بنەوە و سوپاسان دەکەین کە کوارەنتینتان هەڵبژارد. گلەیی لەو کەسانە بێ کە شارنشین بێیان گوودنشین کە کێشەی هەیە و دەزانێ بە قاچاق هاتوتەوە دەزانێت تێکەڵاوی لەگەڵ کەسێکە هەبووە یان کە تا ئێستاش ڕۆژانە سەردانی هاتوچۆ دەکەن ئەوانە پێویستە ئەوانە تۆزێک هەست بەوە بکەن کە زیاتر هاوکار بن و نێڵن ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە. ئینشەڵڵا هەموو لایەکتان هەر سەلامەت بن بۆ ئەوەی سەلامەتیش بن دەستەکانتان شۆن تێکەڵاوی مەکەن لە ماڵەکانتان هەموو لایەکتان هەر تەندروست.